ئەمە ئانیا شەریفی تەمەن 5 ساڵە. ئەم کچە بچووکە دوای 18 ڕۆژ لە پەلاماردان و گازی سەگ گیان لەدەست دەدات. باوکی باز لە چۆنیەتی پەلاماردانی سەگ و چارەسەرکردنی کچەکەی دەکات. 18 ڕۆژ پێش ئێستا سەگرتی سە قەمپاری لێدا بوو، ئەلێکوانە قەمپار لێدا بوو. پاش 18 ڕۆژی 15 ڕۆژی ژانی بێ چای پێیا بوو، ئەیکوانن قەمپار لێدا بوو، ژان لە چای پێیا بوو. ئەمیش کە بردمە سەگرتی بردمە خەستەخانەی ڕۆژاوە. لە خەستەخانەی ڕۆژاوە نەفاسی لیکۆمی چیانەوە کردی چیان لۆ نەکرد، فقط ڤاکسینەیان لێدا بەڕێیان کردم، گوتیان بڕۆ لە خۆت لە ئەوەی سێ لیقاعیان دامی، گوتی وەرو دەرجەکانی لێدەوە. باپیر و مامی ئانیای قوربانی پەلاماری سەگ لە هەولێر دەڵێن ئەگەر چارەسەری ئەو ژمارە زۆرەی سەگ نەکرێت منداڵی تریش دەبێتە قوربانی. بە قورئان ئەو سەگانەگە حکومەت عیلاجی نەکا، بەڕاستی ئەمن ئەو تازە ئیمە ڕۆی بەس ئەی حەزاران مسلمانی تر ڕووە وەی بەسەردێ، ینی بەڕاستی ئەوە سەگ ئێستاوە خۆر بووە زۆرە، هەر ئێستا ئەلعانەکە لەو ناوە مشین عەندە دواز ساحبی ئەلێر کەسە پەلاماریدا و گەیاندوێنە خۆشخانە لەوێ عیلاجشیاندا بوو دەرزیان لەدا بوو، هیچ فەحس و فحوساتەشیان نەکرد، ویشە حێلۆ نەگرت بوو. حالەتە شووا بزانە ئیشعاعە سەریتی بزان چی ئیشعاعەکەیە، فەحسەکە سۆنەرەکە هەمووی لە بۆ دەکەم، هیچیان لە بۆ نەکرد بوو، جا هەتا گەیشتا و ڕادەی ئەوڕۆکە وەفاتی کرد. ڕووداوی پەلاماردان و گازی سەگ بۆ سەر ئانیا شەریف لە گەڕەکی ژیان لە شاری هەولێر ڕووی داوە. لە سەرەتای ئەم ساڵیشەوە لە هەولێر بەهۆی پەلامار و گازی سەگ سەدان کەس بریندار بوونە. قارەمان جەوهەر، کورسات نیوز، هەولێر.